بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ناوی نامیلکە ڕاوەی فەرموودەی بەدە الئیسلام غەریبە. ناوی نووسەر شێخ الئیسلام ئیبن تەیمیە، وەرجێڕانی بلال جەلال حەداد، چاپ دووەم ساڵی 2014، تیراژ 1000 دانە، سەرپەرشتی چاپ کتێبخانەی شار کەلار، کۆی لاپەڕا 63 لاپەڕا، خوێندنەوەی ئاکار حوسێن، کارە دەنجەکان هەڵەبڕ ئارام یونس سدیق. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کورتەی ژیاننامەی شێخ ئیبن تەیمیە. ئەگەر ئومەتی ئیسلامی لەسەری هەموو سەدێک پێویستی بە تازەگەرێک هەبێت کە گیانێکی زیندوی بەبەردا بکات و دەرگا داخراوەکانی دڵی بکاتەوە، خۆشێخی ئیسلام ئیبن تەیمیە تازەگەری سەدەی حەوتەمی کۆچیە کە خوددا بۆ ئەو سەدەیە ناردی. جا شێخ ئیبن تەیمیە دەرگای ئیجتیهادی واڵا کرد و هەموو کۆت و بەندەکانی بەستەڵەکی فکری و دۆگمایی چاولێکەری کوێرانەی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ مابیەوە شکاند، هەر وەک چۆن هێرشی دەکردە سەر لاڕێیان و دەجەنگا لەگەڵ بیدع و گومڕاییدا کە بازاڕیان گەرم بوو و جۆریشیان زۆر بوو. هەروەها بانگەوازی دەکرد بۆ بەپاچی یەکتا پەرستن و تێگەیشتنی بیر و باوەڕ لە قورئان و سونەتەوە، هەر چۆن پێشینی پیاوچاکان لەسەری بوون، ڕێگری دەکرد لە پشتوێن توندکردن بۆ جگە لە ڕێگەی خوددا. جانابێت تند بکرێت بۆ قەبری پێغەمبەر صلی الله عليه وسلم و نابێت بۆ پیاوچاکانیش، جگە لە هەر سێ مزگەوتەکە نەبێت بە جۆرێک کە بۆ مزگەوتەکانە نەک بۆ قەبر. شێخ ئیبن تەیمیە فەلسەفەی لاڕێیی ڕسوا کرد بە پوچەڵکردنەوەی هەموو ئەو بەڵگانەی کە لێوەی هاتووە و هەیبەتی ئینکارەکان و لاڕێیەکانی لە گومڕایان و کڕۆکگەڕان ئەلباتینیە شکاند و جەختی کردەوە لە گرنگی چاکسازی کارداران و کاربەدەستان پێکەوە و بانگەوازی دەکرد بە شوڕا وەکو هۆکارێک بۆ چاکسازی کۆمەڵایەتی و سیاسی، کردیشی بە شتێکی گرنگی وەها کە کاربەدەستی وڵات هەرگیز بێنیاز نابێت لێی و پێویست بوونی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپەی دووپات کردەوە. ناو و نەسەب و لەدایک بوونی: ناوی ئەحمەدی کوڕی عەبدولحەلیم کوڕی عەبدوسەلام کوڕی عەبدوڵڵا کوڕی خضری کوڕی محەممەد کوڕی خضری کوڕی عەلی کوڕی عەبدوڵڵا. نەوەی تەیمیەی حیرانیە. لەبارەی نازناویەوە بە ئیبن تەیمیە ئیبن نەجار دەفەرمێ: وا باسکراوە بۆمان کە باپیرە گەورەی شێخ ناوی محەممەد بووە، دایکی پێی گوتراوە تەیمیە، خۆشی بانگەوازکار بوو، ئیتر نەسەبی بوو بە ئیبن تەیمیە، دواتریش هەر بەوە ناسرا. لە ڕۆژی دووشەممە دەی ڕەبیعی یەکەمی ساڵی 661 کۆچی لە ناوچەی حیران لە سەرزەمینی شام لەدایک بووە و بە شەیخ الئیسلام تەقیەددین ناسراوە و نازناوی ئەبی عەباس بووە. دەربارەی واتای شێخ الئیسلام وتراوە: باشترین ماناش ئەوەیە کە شێخێکە کە لە گەنجیدا لە ئیسلامەتیدا بووە و بەمەش تاک و ناسراو بووە لەوانەی پێشخۆی، دەستکەوتی ئەوەی کە پەیمان پێدراوە لە ناڕەحەتی قیامەت پارێزراو دەبێت. بە کورتی واتای ئەوەیە کە نازناوی شەیخ الئیسلامی هەیە، دەیجێڕنەوە بۆ ئەوەی کە هەر بە گەنجی دەستی بە ئیسلامەوە بووە و زانە و پایەداری نێو هاوتەمەنانی بووە، بۆیە ئەم نازناوەی وەرگرتووە و بەوەش لە پێشینەکانی خۆی جیا دەکرێتەوە کە ئەم نازناوە تایبەت کرابێت پێیەوە. لەبارەی نازناویەوە وتراویشە: شێخ و پایەداری ئیسلام بووە لە هەڵسوکەوت و ڕەفتاریدا، خۆی لە شەڕی تەمەنی لاوێتی پاراستووە بە فەزلی خوا و لەسەر ڕێگای ڕاست و سونەت بووە لە فەرز و نەوافلدا. ئەم ناوەش لە لای پێشینی پیاوچاک بەکارهێنراوە، ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل و جگەلەوانیش بەکاریان هێناوە، خوددا لە هەمویان ڕازی بێت. خێزانەکەی ئالی تەیمیە لە خێزانە ڕەسەنەکانی ناوچەی حیران بووە، بە زانست و دینداری بەناوبانگ بوون. باپیرەی ئەبوو بەڕەکات مەجدەددین لە گەورە زانایانی مەزهەبی حەمبەلیەکان بووە، خاوەنی پەرتووچی المنتەقا من ئەخبار المستەفا کە ئیمامی شەوکانی ڕاوەی کردووە لە کتابی نیل الأوطار شەرح منتەقی الأخبار. باوکی شەهابەددین عەبدولحەلیم ئەبولحاسن
پیاوانی کەڵگەت و گەورە و شێخ و زانای زۆری پێگەیاندووە دوای باوچی بەڕێزی. لە نێویشیاندا دوو کوڕەکەی خۆی ئەبی عەباس ئیبن تەیمیە و ئەبی محەممەد، براکەی ئەبوو محەممەد شەرفەددین فەقیهی مەزهەبی حەمبەلی بووە و تەواو شارەزا بووە تیایدا. مامۆستاکانی قوتابیەکەی ئیبن عەبدولهادی دەڵێت ئەو مامۆستا و شێخانەی کە ئیبن تەیمیە لەیانەوە زانستی شەرعیەت فێر بووە زیاتر لە 200 شێخ دەبن. لە ناویاندا یەکەم شەمسەددین ئەبوو محەممەد عەبدوڕەحمان بن القودام المەقدسی کۆچکردووی ساڵی 682 کۆچی. دووەم ئەمینەددین ئەبولیەمن عەبدوسەمەد بن عەساکر دیمەشقی الشافعی کۆچکردووی 686 کۆچی. قوتابیەکانی بەڕاستی شەیخ الئیسلام قوتابخانەیەکی بەردەوامە تاوەکو ئێستاش لە سەردەمی خۆیدا زانای زۆری پەروەردە کردووە. بەڕاستی تاوەکو ئەمڕۆژ قوتابی و زانای زۆر پەروەردە دەبێت. لەو قوتابخانە ڕەسەنەی شەیخ الئیسلام لە ناودارترین قوتابیەکانی شێخ یەکەم شەمسەددین ئیبن عەبدولهادی کۆچکردووی ساڵی 742 کۆچی. دووەم شەمسەددین الذەهەبی ئیمامی زەهەبی کۆچکردووی ساڵی 748 کۆچی. سێیەم شەمسەددین ئیبن قەیم ئیمامی ئیبن قەیم جەوزی کۆچکردووی 751 کۆچی. چوارەم شەمسوددین ئیبن مفلح خاوەن کتێبی الآداب الشەرعیە کۆچکردووی ساڵی 763 کۆچی. پێنجەم عیمادەددین ئیبن کەثیر ئیمامی ئیبن کەثیر خاوەن کتێبی تەفسیر ئیبن کەثیر کۆچکردووی 774 کۆچی. مەزهەبی شێخ لەسەر مەزهەبی حەمبەلی پەروەردە بووە، بەڵام دوای پێگەیشتن و تێگەیشتنی لە ئاینی ئیسلام گەشتە ئەوەی کەوا بێ وەکو ئیمامی زەهەبی دەجێڕێتەوە بۆمان. ئەو ئێستا بۆ ماوەی چەند ساڵێکە فتواکانی بەپێی مەزهەبێکی دیاریکراو نییە، بەڵکو بەپێی وەستانی بەڵگەکانە لەسەر شتەکان. بەڕاستی ڕێگای سونەتی سەرخستووە بە پاچی و ڕێگای سەلەفی دەرخستووە. بەڵگەی وا دەهێنێتەوە و ڕوونکردنەوەی وا دەدات، پێشەچی وا دادەنێت کە کەم وێنەیە، لە پێشی خۆشی شتیوا دەگمەنە کرابێت. وەزاراوەی وەها بەکاردەهێنێت کە کۆکراوەی یەکەمینەکان و کۆتاییەکان و ئەوانەشی دێن لە خۆ دەگرێت لە زانست و وتەسازیدا. هەر لەسەر ئەوەش ڕۆیشتووە. نووسراوەکانی شێخ ئیمامی زەهەبی لەبارەی نووسراوەکانی شێخەوە دەڵێت نووسراوەکانی شەیخ الئیسلام کۆکردەوە خوددا لێی ڕازی بێت، نزیکەی 1000 نووسراو دەبوو، دواتریش هەندێکی ترم دۆزیەوە. هەروەها قوتابی سەنجین و بەناوبانجی شەیخ الئیسلام ئیبن قەیم کتێبێکی نووسیوەتەوە بە ناوی ئەسماء و مؤەلەفات و ئیبن تەیمیە کە ناونیشانی هەموو نووسراوەکانی شەیخ الئیسلامی لەخۆ گرتووە. هەروەها ناوازە بووە لە نووسین و پیتچنین و وشەسازیدا، لە زاراوەی پڕواتە و هێزدا، لە داڕشتنەوەی وشەکاندا، لە ڕوونی نووسینەکانیدا، تەنانەت بە جۆرێک کە دوژمنەکەی ئیبن الزەملەکانی شایەتی ئەوەی بۆ داوە. سیفاتە زاتی و ئەخلاقیەکانی لەبارەی سیفاتی جەستەیەوە ڕەنجی سپی پێست و قژی ڕەش و ڕیشێکی ڕەشی هەبووە، تاڵی سپی کەم بووە، قژی تاوەکو لای نەرمایی گوێی درێژ بووە، چاوەکانی دووزمان بوون و قسەیان دەکرد، پیاوێکی چوارشانە بووە، ناوشانی پام بووە، دەنجی زوڵال بووە، زمانی پاراو بووە، خوێندنەوەی خێرا بووە بەڵام بە نەرمی دەیخوێندەوە. بەڵام لەبارەی هەڵس و کەوتیەوە بەڕاستی زۆر بەڕێز بووە، بەخشندە بووە، هەڵس و کەوتەکانی ڕنگدانەوەی سیفەتی خۆی بوو، نەک دروستی بکات و خۆی وا پیشان بدات. ئەو بەڕاستی چاونەترس و بێباک بووە، دنیا نەویست بوو، هەرگیز پەیوەست نەدەبوو بە دنیا. زۆرێک لە شتە ڕێپێدراوەکانی مباحاتی واز لێهێنا بوو لە ترسی کەوتنە حەرامەوە. جیهاد و تێکۆشانی لە پێناو خوددا بەڕاستی جیهادی کردووە بە دەم و زمان و دەست و قەڵەمەکەی، لە جەنجی دژ بە تەتارەکان بەشدار بووە، هانی مسلمانانی داوا لە دژیان لە ڕیزەکانی پێشەوە بووە. لە ڕووداوی شەقحەبی ساڵی 702 کۆچی لە دژیان وەستا لە ڕۆژی مەجروس سەفر ڕۆیشتە لای پاشای تەتارەکان قازان، بە جۆرێک قسەی دەکرد کە ئامادەبووان واقیان وەرما بوو. تەواو سەرسامی شێردڵی و چاونەترسی شەیخ الئیسلام بوون. هەرچۆن بە توندی هۆشیاری دابوو بە سوڵتانی میسر لەسەر ئەوەی کە دەیویست میسر ڕادەستی تەتارەکان بکات. وتەی زانایان دەربارەی شەیخ الئیسلام: یەکەم، زانای پایدار ئیبن سەید الناس، خاوەن کتێبی عیون الأثر في المغازی، الشەمائل السیر، کۆتکردووی ساڵی 734 کۆچی دەفەرمێت: وا لێ تێگەیشتوم کە لە زانستەکاندا پشتی خۆی بردووە، ژمارەیەکی ئێجگار زۆری لە فەرمودەکانی پێغەمبەری خودای صلی الله عليه وسلم لەبەر کردووە. کاتێک قسەی لە تەفسیری قورئاندا دەکرد هەر خۆی ئاڵا هەڵگری ئەو مەیدانە بوو،
لە کاتی فتواداندا هەر خۆی زانا و شارەزا بوو کە قسەی لەبارەی فەرموودەوە دەکرد هەر خۆی خاوەنی زانستی فەرموودە و ڕیوایەت و ڕەچەلەکی فەرموودە بوو لە هەموو زانستەکاندا لە هاوتەمەنەکانی خۆی شارەزاتر بوو بەڕاستی هاوشێوەی ئەو بەرچاو نەکەوتووە بەڵکو خۆشی وێنەی خۆی نەدیوە دووەم کەڵەزانای ناودار شەمسەددین الذەهەبی خاوەن پەرتووچی سیر و ئەعلام النەبلا دەفەرموێت ئەو زۆر گەورەترە لەوەی کەسێکی وەکو من قسە لە وەسفیدا بکات ئەگەر کرابە لە نێوان ڕوکن و مەقامدا سوێندم بخواردایە سوێندم دەخوارد کە من هەرگیز لە وێنەی ئەوم بەرچاو نەکەوتووە نەخێر بەخوا خودی خۆشی نمونەی خۆی نەبینیوە لە زانیندا سێیەم زانای بەڕێز السەبکی محەممەد بن عەبدولبر الشافعی کۆچ کردووی ساڵی 1970 کۆچی دەفەرموێ هیچ کەس ڕقی لە ئیبن تەیمیە نابێتەوە جگە لەوانەی نەزان و نەفام و ئارەزوو پەرستن چونکە نەزان نازانێت چی دەڵێت ئارەزوو پەرستیش ئارەزوو بازی ڕێگرە لە بەردەم بینینی ڕاستیدا دوای ئەوەی بۆشی دەردەکەوێت چوارەم زانای بەڕێز ئیبن دەقیق العید المالکی الشافعی کۆچکردووی 1902 کۆچی دەفەرمێ تا ئەو ئاستەی کە من تێکەڵ بووم لەگەڵ ئیبن تەیمیەدا پیاوێک بوو کە هەموو زانستی لە پێش چاواندا بوو ئەوەی دەیویست لێی دەهێنا و ئەوەی نەویستایە بەلاوەی دەنا پێنجەم بەرز و زانا ئەبولحەجاج المەزی الدیمەشقی الشافعی خاوەنی پەرتووچی تەذهیب الکەمال کۆچکردووی ساڵی 1942 کۆچی لەبارەی شێخی ئیسلامەوە دەفەرمێ لە شێوەیم نەبینیوە خودی خۆشی وەک خۆی نەبینیوە کەسێکم نەبینیوە زاناتر بێ لە ئەو بە کتێبی خوددا و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەشم بینی کەسێک لەو زیاتر پابەندیان بێت شەشەم ئیبن حەجەر عەسقەلانی خاوەن پەرتووچی فەتح الباری شەرح الصحیح بوخاری کۆچکردووی 852 کۆچی دەفەرمێ لە هەمووی سەرسوڕهێنەرتر ئەوەیە کە ئەم پیاوە لە هەموو خەڵک زیاتری لەسەر ئەهلی بیدعەکان دەگوت هەر لە ڕافزیەکان و حلولیەکان و ئیتیحادیەکان نووسراوەکانی لەم بوارەدا ئێجگار زۆرە کە ناکرێت بخرێتە سنووری ژماردنەوە پوچەڵکردنەوەی درۆیەک لەسەر شێخ بە دڵنیاییەوە درۆگەلێکی زۆر دراوەتە پاڵشێخی ئیسلامەوە لەلایەن دوژمنان و ڕق لە دڵانی سەردەمی خۆی لەوانەی کە ئەهلی هەوا و ڕێگەی چەوتی بیدعەکاری بوون چ لە ژیانی خۆیدا یان دوای خۆشی تاوەکو ئەمڕۆمان هەر درۆی بۆ دەکرێت بەڵام لە هەمووی سیرتر ئەو درۆزە بەلاحەی کە بیدعەکارانی ئێستاش هەر تەپلی بۆ لێدەدەن درۆکەی ئیبن بطوتەیە شایستەی چیا خوددا پێی بکات کە لە پەرتووچی ڕەحلە ئیبن بطوتەدا بەناونیشانی تحفة الأنظار في غرائب الأمصار وعجائب الأسفار هێناویەتی و دەڵێت لە ڕۆژی پێنجشەممەدا گەشتم کە ڕۆژی نوێمی مانجی ڕەمەزانی پیرۆز بوو لە ساڵی 1926 کۆچی گەیشتمە شاری دیمەشق لە شام جا لە دیمەشقدا یەکێک لە گەورەزانایانی مەزهەبی حەمبەلی هەبوو کە ناوی تەقیەددین ئیبن تەیمیە بوو گەورەی شام بوو قسەی لە زانستە جۆرا و جۆرەکاندا دەکرد بەڵام مێشتی شتێکی هەبوو گرفتی عەقلی هەبوو و خەڵکی دیمەشق زۆر بە گەورە و بەڕێزەوە تەمەشایان دەکرد ئەویش لەسەر مینبەرەوە ئامۆژگاری دەکردن لە ڕۆژێکی هەینیدا کە منیش لەوێ بووم لەسەر مینبەری نوێژگەوە وتاری هەینی دەخوێندەوە یادی دەخستنەوە جا لە میانەی وتەکانی داوتی خوددا دادەبەزێت بۆ ئاسمانی دنیا هەر وەک من چۆن دادەبەزم خۆشی لەسەر پلیکانەی مینبەرەکەوە دەهاتە خوارەوە فەقیهێکی مالیکی کە بە ئیبن زەهرا ناسرا بوو بەرپەرچی دایەوە و نکۆڵی لێ کرد ئەوەی ئیبن تەیمیە وتی ڕەتی کردەوە ئیتر خەڵکیش هەستانەوە بۆ ئەم فەقیهە و بەدەست و بەنەعەل ئەوەندەیان لێدا تاکو و مێزەرەکەی سەری کەوت تا کۆتایی درۆ و دەلەسەکەی جا ئەمە قسەکەی بوو ئەمە دەلەسەکەی بوو بەڵام شێخ ئەحمەد ئیبراهیم لە کتێبی شەرح قەسیدە نونیە دەڵێت پەنا بەخوا لەم درۆیە کە درۆزنەکەی لەخوا نەترساوە درۆ و دەلەسەیەکی زۆر بێشەرمانەیە هەر ئەوەیە کە فەرمایشتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر شەرمت نەکرد هەرچی دویست بیکە بەو واتایی کە مرۆڤی بێشەرم هەموو شتێکی لێدەوەشێتەوە چونکە ڕوونکردنەوەی ئەم درۆیە وەک ڕوونی مانجی چواردەی شەوانە کە ئاسانە دەری بخەین لەبەر ئەوەی ئیبن بطوتە دەڵێت من لە نوێی ڕەمەزانی ساڵی 1926 کۆچی چوومە دیمەشقەوە بەڵام شێخی ئیسلام ئیبن تەیمیە لەو کاتەدا زیندانی کرابوو لە قەڵای دیمەشق هەرچۆن زانا باوەڕ پێکراوەکان بۆمان دەجێڕنەوە وەکو قوتابیەکەی خۆی الحافظ محمد بن أحمد بن عبد الهادي
والحافظ أبي الفرج العبد الرحمن بن أحمد بن رجب لكتاب طبقات الحنابلة لبيناسي شيخي إسلام دا دلت شيخي إسلام لقلاي دمشق دز بسر زنداني كرابو لمانجي شعباني صالي 726 كوتي تاكو مانجي ذي القعدي صالي 728 كوتي واتا پیش اوي ام دروزنا بگاتە دیمەشق ئەو زیندانی کرابوو. هەروەها ئیبن عەبدولهادی ئەوەشی زیاد کردووە کە لە 6ەم ڕۆژی مانجی شەعباندا زیندانی کراوە. جا تەماشای ئەم درۆزنە ئیبن بەطوتە بکە. وا باز دەکات کە لە ئەو کاتەی ئەو چۆتە نوێژگا ئەو لەسەر مینبەرەکە بووە. ئەی هەوار بەماڵم تۆ بڵێ مینبەرەکە گوێزرا بێتەوە بۆ قەڵای دیمەشق. بە هەر حاڵ شێخی ئیسلام ڕەحمەتی خوای لێبێت ئەو کاتەی کە خرایە زیندانی قەڵاوە لەو بوارەی کە باسکرا دەرنەکرا و ئازاد نەکرا تاوەکو لە تابوتەوە هێنرایە دەرەوە خدا قەبری پڕنور بکات. هەروەها ئیمامی حافظ عیمادەدین بن کەثیر لە پەرتوچی ئەتاریخدا هەر بەم شێوەیە باسی کردووە ئەوەی مەبەست بوو گەشت ئازارەکانی و کۆچی دوایی دژایەتی کەرانی دەستی باڵایان لە ئازاردان و دۆسیە تاڵەکانی شێخی ئیسلامدا هەبوو. ئەوانەی کە شێخ پێچەوانەی بیر و ڕاو فتوایان قسەی دەکرد لە ئەهلی کەلام و سۆفیەکانی سەردەمی خۆی چەندین جار زیندانی کراوە. لەوانە یەکەم ساڵی 705 کۆچی لە ڕۆژی هەینیدا لە 26 ڕەمەزان و شەوی جەژنی هەمان ڕەمەزاندا گواسترایەوە بۆ شوێنێکی تر لە ناوچەی جووب. لەوێدا بۆ ماوەی ساڵێکی ڕەبەق مایەوە دواتر ئازاد کرا. دووەم لە ڕۆژی 23 ڕەبیعی یەکەمی 707 کۆچی جارێکی تر دەستگیر کرایەوە لەبەر قسە هەڵبەستراوەکانی سۆفیەکان. لە ساڵی 709 کۆچی لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا ئازاد کرا. سێیەم ساڵی 726 کۆچی دەستگیر کرایەوە فتوای لێ قەدەغە کرا لە دەی شەعبانی هەمان ساڵ ڕاپێچ کرا بۆ ماوەی ساڵێک و یەک مانگ لە زینداندا مایەوە و هەر لەم زیندانەدا لە شەوی دووشەممەدا بەرامبەر بە دەی ذیلقعدەی ساڵی 728 کۆچی دوایی کرد. جا خەڵکێکی بێشومار لەسەر تەرمەکەی ئامادەی ناشتنی بوون بە شێوەیە کە لە ژماردن نەدەهاتن کە ئەمەش وتەی پێشەوای ئەهلی سنەت ڕوون دەکاتەوە ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل کە فەرمووی قولوا لأهل البدع بيننا وبينكم شهود الجنائز. بەڵێ ئابە و شێوەیە کۆچی دوایی کرد دوای ژانێکی پڕ لە بانگەواز و جیهاد وانە و فتوا و نووسین و ڕوبەڕووبوونەوە مناقەشە و منازەڕە و پشتیوانی کردن لە ڕێبازی سەلەفی ساڵح هاوسەرگیری نەکردبوو وچانی نەدەدا ماڵ و مڵکی لە دوای خۆی بەجێ نەهێشت. ڕەحمەت و بەرەکەتی خدا بەسەر شێخی ئیسلامدا ببارێت بە فراوانی ڕەحمەتی خوای گەورە. خدا لە فراوانیەکانی بەهشتی بەریندا ئاسوودەی بکات پاداشتی زۆری بداتەوە لەسەرمان و لەسەر هەموو ئومەتی ئیسلام بە باشترین و چاکترین پاداشت. ئامین یا رب العالمین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شیکردنەوەی فەرموودەی بەدە ئەلئیسلام و غەریبە لەلایەن شێخی ئیسلام ئیبن تەیمیە لاپەڕا 25 بۆ وتەی پەیامبەر صەڵی الله عەلەیه وسەلەم کە لە فەرموودەیەکی صەحیحدا دەفەرموێت بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ فطوبى للغرباء. واتا إسلام بناموي سري هلدا ودوبارا نامو دبيتوا وكو سرتا جا سرفرازي بو نامويان بلام أما أو ناگەیەنێت کاتێک کە نامۆ بوو ئیتر بۆمان هەیە وازی لێ بهێنین پەنا بەخوا بەڵکو کارەکە بەو جۆرەیە کە خوددا دەفەرموێت ومن يبتغ غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. سورة آل عمران آية 85. واتا هر کەسێک بێجگا لە بەرنامە و شەریعەتی ئیسلام هەر دینێک بۆ خۆی هەڵبژێرێت بیکا بە بەرنامەی خۆی ئەوە هەرگیز لێی وەرناگیرێت لە پاشە ڕۆژدا لە خەسارەت مەندان دەبێت. ودفرموت إن الدين عند الله الإسلام. سورة آل عمران آية 19. واتا بێگومان دینی پەسند و قبول لای خوای گەورە تەنها ئیسلامە.
وەکە دەفەرموێت يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. سورة آل عمران آيەتی 102. واتە ئەیگەلی خاوەن باوەڕ دەبێ هەرچۆنێک پێویستە ئەوا لە سنوورەکانی خوددا پارێز بکەن، هەمیشە گوێڕایەل بن، هەرگیز سەرپێچی نەکەن، هەردەم خودداتان لە یاد بێت، هیچ کاتێک لە بیری نەکەن، سوپاس گوزار بن، سپڵا مەبن و دەبێ هەر بە موسڵمانێتی بمرن، هەتا زیندون تون دەست بە ئیسلامەکەتانەوە بگرن، دەستی لێبەر مەدەن، هەتا ڕۆژێک کە مردن با بەدینەوە بچنەوە لای خوددا. و ئەوەش کە دەفەرمێت ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه ولقد اصطفيناه في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين. إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. ووصى بها إبراهيم بنيه ويعقوب يا بني إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون. سورة البقرة آيەتی 132. واتە چێ هەیە بەدەر لەو کەسەی خۆی جێل و گەوز بکە، ئاینی ئیبراهیم بنێتە لاوە و لێی لا بدات و دەست بداتە بتپەرستی. بێگومان ئێمە لەو دنیاەدا ئیبراهیممان هەڵبژارد و پایەی پەیامبەریتیمان پێبەخشی و لە دوا ڕۆژیشدا وا لە ڕیزی چاکان و ساڵحاندایە. و ئەو دەما کە پەروەردگاری هەڵی بژارد و پێی فەرموو دەبێ ملکەتی بڕیار و فەرمانی من بی و خۆت تەسلیمی ئێمە بکەیت. ئەو جا ئەویش گوتی وا خۆم تەسلیم و ملکەتی فەرمانەکانی خوددا دەکەم، تەنها ڕوو لەو دەکەم ئیبراهیم و یعقوب ئەو ئاینەیان بە کوڕەکانیان وەسیەت کرد و ڕاستپارد، گوتیان ڕۆڵەکانم بێگومان بن کە خوددا ئەم ئاینە یەکتاپەرستەی هەڵبژاردووە بۆتان، دەسا ئێوەش هەوڵ بدەن کە تەنها و تەنها بە موسڵمانێتی بمرن. لە شوێنەکانی تردا زیاتر لەسەر ئەم بابەتە ڕۆیشتون و ئەوەشمان ئاشکرا کردووە کە ئاینی هەموو پێغەمبەران ئیسلام بووە، هەر لە پێغەمبەر نوح عەلەیه السەلام تاوەکو مەسیح عەلەیه السەلام. جا ئەو وەختەی کە ئاینی ئیسلام بە غەریبی و نامۆیی سەری هەڵدا هیچ لە ئاینەکانی تر وەرگیراو نەبوو، بەڵکو چەسپاوە لە فەرمودەیەکی سەحیحدا. لە عیاض بن حیمار لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی بێگومان خوددا تەماشای خەڵکی سەرزەوی کرد، جاڕقی لەیان بووە، عەرەب و عەجەمیان، مەگەر هەندێ نەبێت کە مابوون لە ئەهلی کتاب. ئەمەش ئەوە ناگەیەنێت کە ئەگەر نامۆ بوو ئەوە ئیتر ئەوانە دەستیان پێوە گرتووە لە چارە ڕەشی و شەردان، نا بەڵکو سەرفرازترین خەڵکن هەرچۆن لە کۆتایی فەرمودەکەدا فەرمووی فەطوبە للغوڕەبا و وشەی طوبە لە خۆشی و چاچیەوە هاتووە. خوددا دەفەرمێت الذين آمنوا وعملوا الصالحات طوبى لهم وحسن مآب. سورة الرعد آياتي 29. واتە ژیانیان خۆش دەبێت، گەڕانەوەیەکی خۆش و چاک، ئەوەش لە بەرنزیچیان لە ڕەزامەندی خودداوە لە دنیا و دوا ڕۆژدا، و تەواوی ئاسوودەیی و ئارامیان هەیە و لە نێو ئەو بەخشانەدان داری طوبە کە ئەگەر سوارچاکێک 100 ساڵ بەژێر سێبەرەکەیدا بڕوات نایبڕێت. هەرچۆن لە واتای طوبە لە کتێبی تەفسیر القورئان العەظیمی ئیبن کەثیردا هاتووە، عەبدوڵڵای کوڕی وەهب وتی عەمری کوڕی حارث پێی وتین کە دەڕات ئەبسەمح پێی گوتووە لە ئەبی هەیثەمەوە لە ئەبی سەعیدی خودریەوە بە مەرفوعی طوبە دارێکە لە بەهەشدا کە ڕێگای 100 ساڵ گەورەیە، جلوبەرجی خەڵکی بەهەشت لەبەری ئەو دارەیە و لە بوخاری و موسلیمدا هاتووە لە پێغەمبەری خواوە کە فەرموویەتی بێگومان دارێک هەیە لە بەهەشتدا کە ئەگەر سوارچاکێکی تەمام لێزانی خێرا بە 100 ساڵ بەژێر سێبەرەکەیدا بڕوات نایبڕێت. جا ئەم کاتەش هەروەک جۆری ئەوانەی پێشوو دەبێت، ئەوانەی کە شوێنی کەوتن لە کاتێکدا کە نامۆ بوو و خۆش بەختترین خەڵک بوون. سەرەڕای ئەوەش لە دوا ڕۆژدا بەڕێزترین و بەرزترینی خەڵکن دوای پەیامبەرانی خوددا عەلەیهیم السەلام و سەبارەت بە دنیایان خوددا دەربارەیان دەفەرموێت يا أيها النبي حسبك الله ومن اتبعك من المؤمنين. سورة الأنفال آياتي 64.
واتە ئەی پەیامبەر تۆ هەر خوات بەسە بۆ چاودێری و پاراستنت و بۆ ئەو بڕوادارانەش کە پەیڕەوت لێ دەکەن هەر خوددا بەسە و پەروەردگاری بەرز و بڵند دەفەرمێت إن وليي الله الذي نزل الكتاب وهو يتولى الصالحين سورة الأعراف آية 196 واتا براستي گەورە و سەرپەرشتیاری من هەر خوایە کە ئەم قورئانەی ناردۆتە خوارەوە و هەر بۆ خۆشی چاودێری و سەرپەرشتی ساڵحان و چاکان دەکات و فەرموویەتی أليس الله بكاف عبده ويخوفونك بالذين من دونه ومن يضلل الله فما له من هاد سورة الزمر آية 36 واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم آيا هر خوا بس نییە بۆ بەندەی خۆی هەروەها فإذا بلغن أجلهن فأمسكوهن بمعروف أو فارقوهن بمعروف وأشهدوا ذوي عدل منكم وأقيموا الشهادة لله ذلكم يوعظ به من كان يؤمن بالله واليوم الآخر ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتوكل على الله فهو حسبه إن الله بالغ أمره قد جعل الله لكل شيء قدرا سورة الطلاق آية 2-3 واتا وهر کەسێک لە خوددا بترسێت و سنوورەکانی بپارێزێت خوددا دەروی خێری لێ دەکاتەوە ڕزق و ڕۆزی دەداتێ لە شوێنێکەوە کە خۆشی گومانی نەدەبرد ڕێنمونی دۆزینەوەی ڕێگای ژیانی دەکات و هەر کەسێک پشت بەخوا ببەستێت دوای بەکارهێنانی هۆکار ئەوە تەنها خوای بەسە و کاروباری بۆ ئاسان دەکات چونکە بێگومان هەرچی خوا بڕیاری لەسەر هەبێت ئەوە ئەنجامی دەدا و دەگەێنێتە جێ جا مسلمانانی شوێنکەوتوی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە هەیە و ئەوی بەسە و هەر ئەویشە کە دۆست و پشتوانێتی لە هەر کوێ بێ و لە هەر کات بێت هەر لەبەر ئەمەشە کە مسلمانانی پەیوەست بە ئیسلام دەبینێت بە پێی زیاتر پەیوەستبوونیان بە ئیسلامەوە لە وڵاتانی کافریشدا هەر خۆشحاڵن و ئەگەر شەڕێکیان توش بێت ئەوە بەهۆی تاوانی خۆیانەوەیە بە جۆرێک تەنانەت مشریکەکان و ئەهلی کتابەکان ئەگەر مسلمانێکی پەیوەست بە ئیسلامەوە ببینن بە گەورەی دەزانن و ڕێزی لێ دەگرن و ئەوەی لەگەڵ مسلمانانی بێکردەوە و بە حیساب مسلماندا دەیکەن ئەوی لێ دەپارێزن و ئەو ڕەفتارەی لەگەڵ ناکەن و ئەوەش کە کار بە ئیسلام ناکات ڕێز و قەدری نییە لایەن هەرواش مسلمانانی سەردەمی یەکەم کە ئیسلام سەری هەڵدا و لە هەموو کاتیشدا هەروایە جا ئەوە هەر دەبێت کە خەڵکی لەم دنیایەدا تووشی شەڕ و نەهەمواری ببن ئەوەش بزانە کە بەخشەکانی خوای گەورە زیاترە لە ناهەمواریەکانی بەڵام ئەوەی تایە کە ئەو شەڕ و نەهەموارەی تووشی مسلمانان دەبێت کەمترە لەو بەخشە زۆرانەی کە خوای گەورە پێیداوە و هەرواش بووە بۆ مسلمانانی سەردەمی یەکەمی ئیسلام کە تووشی هەموو جۆرە ناڕەحەتیەک بوون هەر لە دەربەدەری و کوشتن و بڕین بەدەست کافرەکانەوە بەڵام ئەوەی کە تووشی کافرەکان هات لە ڕوو زەردی و زەلیلی و بەهیلاکچوون زۆر زیاتر بوو وەک لەوەی کە مسلمانان تووشیان بوو و ئەگەر کافران سەرەتا ڕیز و گەورەی سەروەت و سامانی زۆریان لەدەستدا بوو ئەوەی مسلمانان دەستیان کەوت زۆر زیاتر بوو تەنانەت لە خەڵکی تریش زیاتر جا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لەو کاتەی کە مشریکەکان هەوڵیان دەدا بە هەموو ڕێگایەک ئازاری بدەن خوددا لەگەڵیدا بوو و پشتیوانی دەکرد و ڕێگەی لە دوژمنان دەگرت و سەری بەرز دەکردەوە و دەیپاراست و سەریشی خست ئەمە لە کاتێکدا کە سەردارانی قوڕەیشتیایاندا نەبوو ئیلا دەستی لە ئازاردانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلمدا هەبوو دەستی لە سوکایەتی و ناڕەحەتکردنیدا هەبوو بەڵکو بۆ هەموو زاڵمێک زەواڵێک هەیە کە بەرامبەری بگرێت و دەستی بشێنێ و دژایەتی بکات هەر ئەوەشە حاڵی کەسانێکە کە شوێنی ئیسلام ناکەون هەندێکیان لە هەندێکی تریان دەترسن و ئەمیان کڕنوشی ترس و زەلیلی بۆ ئەوی تر دەبات جا شوێن کەوتوانی ئەوانەی کە کۆچیان کرد بۆ حەبەشە شای حەبەشە ڕێزی لێگرتن و گەورەی ڕاگرتن تا لووتکەی ڕێز و گەورەی و ئەوانەی کە کۆچیان کرد بۆ مەدینە بە هەمان شێوە ڕێزدارتر و بەقەدرتر بوون و ئەو ئازارەی کە لە دنیا تووشیان دەبوو خێرا پەندیان لێوەردەگرت تا موچێژی ئیمانیان زیاتر وەردەگرت لەو ئازارانەی کە تووشیان دەبوو
هەرچۆن دوژمنەکانیان ئازار و ناڕەحەتی زیاتریان دەسەشت نە بەزوویی نە لە دوجاردا پاداشتیان نەبوو بەڵکو و سزاش دەدرێن بەهۆی کردەوە چەپەڵەکانیانەوە لە کاتێکدا کە ئیمانداران بەو ئازارانە تاقی دەکرانەوە بۆ پاکشکردنەوەی ئیمانیان و سڕینەوەی تاوان و گوناهەکانیان ئەمەش چونکە ئیماندار تەنها بۆ خوددا کار دەکات و ئەگەر ماڵێکی بەخشی ئەوا دەبێت تەنها لەبەر خوددا بێت ئەگەر وابوو ئەوا تەنها داوای پاداشتەکەی لە خوددا دەکات ئیمانیش تام و چێژی تایبەتی خۆی هەیە لە دڵاندا هەرگیز هیچ شتێک نایگاتێ بۆیە پەیامبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سێ شت هەن هەر کەس ئەم سێ شتەی تێدا بێت تام و چێژی ئیمانی چەشتووە هەر کەس خوددا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بەلاوە خۆشەویستتر بێ لە جگەلەوان و کەسێک کەسێکی خۆشدەویست تەنها لەبەرخوا خۆشی دەوێت و کەسێک کە پێی ناخۆش بێت بگەڕێتەوە بۆ ناو کوفر دوای ئەوەی خوددا ڕزگاری کرد بە جۆرێک کە چۆن پێی ناخۆشە بخرێتە نێو ئاگرەوە و لە صحیح مسلمدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی تامی ئیمانی چەشتووە ئەو کەسەی کە رازی بوو کە ئەڵڵا پەروەردگاری بێت و ئیسلام ئاینی بێت و محەممەد صلی الله عليه وسلم پەیامبەری بێت هەرچۆن خوای گەورە ڕێگەی نەداوە نەهی کردووە کە پەیامبەرەکەی صلی الله عليه وسلم تووشی دڵتەنجی و ناڕەحەتی بێت لەبەر ئەوەی کەسانێک ناهێنە نێو ئیسلامەوە هەرواشە بۆ ئەوانەی پاش پێغەمبەریش صلی الله عليه وسلم دێن جا ئیماندار نەهی لێکراوە دڵی بۆیان تەنگ بێت و خۆی ناڕەحەت بکات لە فرت و فێڵیان بۆیە دەبینیت هەندێ مسلمان کاتێ دەبینێ هەندێ شتی ئیسلامیان زۆرێکی گۆڕاوە تێک دەچن و ناڕەحەت و بێزار دەبن ئەناڵێنن هەرچۆن توش بووان دەناڵێنن بەڵکو فەرمانی پێکراوە کە بە سەبر و ئارامگری و پشتبەستن و دامەزراوی لەسەر ئاینی ئیسلام و فەرمانی پێکراوە لەگەڵ خواناساندا بێت ئەوانەی کە چاکە کارن و بزانن کە سەرنجام بۆ لەخوا ترسانە ئەوەشی تووشیان بووە بەهۆی گوناهی خۆیانەوە بووە جا دەبێ ئارام بگرن چونکە بەڵێنی خوا ڕاستە و داوای لێخۆشبوون بکەن لە تاوانەکانتان و زیکری خوا بکەن لە شەوان و ڕۆژانیان و فەرمایشتی وسيعود غەریبا کەما بەدە واتە دواتر نامۆ غەریب دەبێتەوە وەک چۆن سەرەتا وا دەستی پێکرد ئەمەش بە دوو زۆر دەبێت یەکەمیان لە هەندێ شوێنیان هەندێک کات نامۆ دەبێت و دواتر سەر لە نوێ بڵند و ئاشکرا دەبێتەوە هەر چۆن لە سەرەتادا نامۆ بوو دواتر دەرکەوت هەر بۆیە فەرمووی وسيعود غەریبا کەما بەدە واتە و غەریب دەبێتەوە وەک سەرەتای دەستپێکردنی ئیسلام لە کاتی سەرهەڵدانیدا نامۆ بوو نەدەناسرا بەڵام دواتر دەرکەوت و ناسرا بەو شێوەیە یەکەم جاری لێ دێتەوە کە ناناسرێتەوە و پاشان دەردەکەوێت و دەناسرێتەوە جا ئەو کەسانەی لە کاتی نامۆییدا دەیناسن وەکو ئەوانن کە لە کاتی یەکەمدا دەیان ناسی دووەمیان ئەوەش هەڵدەگرێت کە لە کۆتا زەماندا موسڵمان نامێنێت مەگەر کەمێک ئەمەش دوای دەرکەوتنی دەجال و یەجوج و مەجوج دەبێت لە نزیک کۆتایی دنیا و هاتنی قیامەتدا ئەو کاتە خوددا بایەک هەڵدەکات کە گیانی هەموو ئیمانداران دەکێشێت و دواتر قیامەت هەڵدەستێت و ئەمما پێش ئەوە پەیامبەر صلی الله عليه وسلم فەرمووی بە بەردەوامی کۆمەڵێک لە ئومەتی من دیار و ئاشکران و لەسەر حەقن و سەرپێچی کارانیان و لە ناوبەرانیان و زیانیان پێناگەێنن هەتاکو قیامەت هەڵدەستێت ئەم فەرمودەیەش لە هەردوو صحیحی بوخاری و مسلیمدا هاتووە و لە ڕێگە و شێوازی زۆرتردا هاتووە کە هەر ئەم مانایە دەدەن جا ڕاستگۆیی بەڕازدانرا و صلی الله عليه وسلم فەرمووی کە بە بەردەوامی کۆمەڵێک یاساق دەکرێن لە ئومەتەکەی لەسەر ڕاستی و حەق بەهێز و پتەون نەسەر پێچی کار و سەرنەخەرانیشیان زیانیان پێناگەێنن و کاریان تێناکەن بەڵام مانەوەی ئیسلام بە نامۆیی و بە زەلیلی لەسەر زەوی پێش هاتنی قیامەت بە هیچ شێوەیەک ڕوونادات و فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ثم يعود غەریبا کەما بەدە دووبارە نامۆ دەبێتەوە وەکو سەرەتا بەڵێ گەورەترین نامۆبوونی کاتێک دەبێت کە هەندێک لەوانەی لە نێویدان لێی دەردەچن و مرتەد دەبنەوە هەر بۆیە خودای بەرز و بڵند دەفەرمێت يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم
ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم. سورة المائدة آياتي 54. واتە ئەی ئەو کەسانەی باوەڕتان هێناوە هەر کەسێکتان لە ئاینی خۆی پاشگەز ببێتەوە وەرگەڕێ جاخوا لە مەولا کەسانێک دێنێ ئەوەندە بە فەرمانی دەبن خۆشی دەوێن و ئەوانیش ئەویان خۆش دەوێت و لە ئاستی خاوەن باوەڕاندا خۆ بە کەمزان و بەسۆزن و بەرامبەر کافراندا خۆ بە گەورەزان و سەربڵند و تند و تیژ و بە هەڵمەتن و بۆ ڕەزامەندی خواشت تێدەکۆشن و جەنگ دەکەن و لە شەڕ و لۆمەی لۆمەکارانیش ناترسن و باچیان نییە. جا ئەوانن ئیسلام بەرز دەکەنەوە لە دوای ئەوەی کە خۆیان لە دین دەردەکەن هەر بەو شێوەیەش نامۆ دەبێتەوە لە زۆر شوێن و کاتدا دواتر دەردەکەوێتەوە تاوەکو خودای تەبارەکە و تەعالا چەسپاوی دەکاتەوە هەر وەک چۆن لە کاتی خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیزدا خوا لێ ڕازی بێت کاتێک بوو بە جێنشین زۆرێک لە ئاینی ئیسلام تەواو غەریب بوو لای زۆربەی خەڵک هەتا گەیشت بووە ئەوەی کە خەڵکانێک هەبوون نەیان دەزانی خواردنەوەی مەی حەرامە جاخوای گەورە بەهۆی عومەری کوڕی عەبدولعەزیزەوە ئەوەی نامۆ بوو دووبارە دیار و باڵای کردەوە و لە سوننەتدا هاتووە خوای گەورە لە هەموو سەدەیەکدا کەسێک سەر هەڵدەهێنێت کە ئاین بۆ ئەو سەدەیە تازە دەکاتەوە جا تازەکردنەوەش لە دوای تۆزاوی بوون و خۆڵاوی بوون دەبێت جا ئەوەشە نامۆبوونەکەی ئیسلام هەر بۆیە ئەم فەرمودەیە ئەوەمان بۆ دەردەخات کە موسڵمان نابێت نیگەران بێت بەکەمی ئەو کەسانەی کە لە ڕاستی ئیسلام تێگەیشتون و سنجی تەنگ هەڵنێت و نەشکەوێتە گومانەوە لە ئاینی ئیسلام هەرچۆن ئەو کاتەی کە سەرەتا سەری هەڵدا وایە خوای گەورە دەفەرمێت فإن كنت في شك مما أنزلنا إليك فاسأل الذين يقرؤون الكتاب من قبلك لقد جاءك الحق من ربك فلا تكونن من الممترين. سورة يونس آياتي 94. واتە جا ئەگەر گومانێکت هەبێت لەوەدا کە بۆمان دابەزاندویت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبچۆ لەو پیاوچاکانە پرسیار بکە کە لە پێشتەوە کتێب و نامەی تەورات و ئینجیلیان دەخوێندەوە دیارە کە بە ئاینی خۆیان موسڵمان بوونە و بێگومان لەلایەن پەروەردگارتەوە حەقت بۆ هاتووە و گومانی تێدا نییە و ئاەت گەلێکی تریش هەن کە بەڵگەن لەسەر ڕاستی و ڕاستەقینەتی ئاینی پیرۆزی ئیسلام ئەلبەتە بە هەمان شێوەش کاتێک کە نامۆ دەبێتەوە پێویستە خاوەنەکەی پەروەردگار بەڵگە و ڕوونکاری بدات بۆ ئەهل و هەڵگرانی پەیامەکەی هەرچۆن پێویست بوو لە سەرەتای سەردەمی سەر هەڵدانیاندا بەڵگە و ڕوونکاری بدات هەر وەک پەروەردگار پێی دەفەرمێت أفغير الله أبتغي حكما وهو الذي أنزل إليكم الكتاب مفصلا والذين آتيناهم الكتاب يعلمون أنه منزل من ربك بالحق فلا تكونن من الممترين وتمت كلمة ربك صدقا وعدلا لا مبدل لكلماته وهو السميع العليم وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. سورة الأنعام آياتي 114 تا 116. واتە پێیان بڵێ ئاخۆڕەوایە جگە لە خودای بەدەسەڵات کەسی تر بکەمە دادوەری نێوانمان تاوەکو شایەتی بدات کامەمان ڕاز دەکات و هەر ئەویشە ئەم قورئانەی بە ڕۆشن کراوەیی دابەزاندۆتە خوارەوە بۆتان و سەرجەم بڕیارەکانیشی ڕوونە خۆ ئەوانە شوا نامەمان پێداون چاک دەزانن کە ئەو قورئانە لەلایەن پەروەردگارتەوەیە و گشتیشی ڕاست و درستە دەساتۆ هەرگیز لە خەڵکانی دوودڵ بە گومان مەبا و گومانت نەبێ کە ئەم قورئانە خوددا ناردوویەتی گشت وتەکانی پەروەردگارت قورئان و سەرجەم بڕیارەکانی لە ڕاستی و دادگەریدا تەواو بە پایان گەیشتن و بێوێنن و نابێ هیچ کەس دەستکاری و ئاڵگۆڕیان بکات و تەنها خوددایە کە بیسەری تەواوە و زانایە بە هەموو شتێک ئەگەر لە زۆربەی خەڵکانی ئەم سەرزەویە کە بێ باوەڕن پەیڕەوی بکەیت ئەوە لە ڕێگەی خودالات دەدەن و چەواشە و سەر لێ شێواوت دەکەن چونکە خۆشیان هەردوای دوودڵی و بەدگومانی دەکەون و هەر بە گومانی پرۆپوچ خەریکن و هیچ بەڵگەشیان نییە
هەروەها فەرموویەتی أم تحسب أن أكثرهم يسمعون أو يعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضل سبيلا. سورة الفرقان آياتي 34. واتا ئایا پێدوایە کە زۆر بەیان وتەکانت بەدڵ ئەبیستن بیر لەمانە و مەبەستەکەی دەکەنەوە و تێدەگەن خۆ ئەوانە هەر وەک ماڵاتن کە خاوەنی بیرکردنەوە نین بەڵکو لەوانەش جێلتر و نەزانترن چونکە زۆر جار ئاژەڵ بەگوێی خاونەکەی دەکات و هەر کەسیش چاکەی لەگەڵ بکات لە بیری ناچێت. جا دەکرێت نامۆبوونەکەی لە هەندێ لایەنی شەریعەتەکەیەوە بێت و دەشکرێ ئەمەش تەنها لە هەندێ شوێندا ڕوو بدات یاخود زۆرێک لە شوێنەکاندا گەلێک بەشی شەریعەتەکان لێون ببێت یان نەزانراو بێت کە دەیگەیەنێتە ئاستی نامۆبوون بە شێوەیە کە کەسیان نەیزانن مەگەر دانەدانەیەکیان نەبێت. خۆسەرڕای ئەمەش خۆشبەختی و سەرفرازی بۆ شوێنکەوتوانی ئەو شەریعەتەیە هەرچۆن خوددا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فەرمانیان کردووە و بە دڵنیاییەوە دەربڕین و دەرخستن و فەرمانکردن و ئینکاریکردن لەسەر ئەو کەسانەی کە بەرهەڵستی دەکەن بە پێی پێکران و پشتیوانی کردنە واتە بەو پێی تا چەند بۆت دەکرێت و تا چەند پشتیوانت هەیە. ئەوە تا پەیامبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەس لە ئێوە کارێکی نادروست و ناشەرعی بینی با بەدەستی بیگۆڕێت بۆ چاکە خۆ ئەگەر نەیتوانی با بە زمان بیگۆڕێت و ئەگەر نەیتوانی با بە دڵی پێی ناخۆش بێت لە دوای ئەوەوە تۆسقالێکیش ئیمانی نییە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. یان ئەگەر کەسانێک لە خەڵک توانیان زیانی دنیایی و قیامەتی بەو کەسان نامۆیە بگەێنن بە پێچەوانەی بەڵێنەکەی پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و شوێنکەوتوانی جا ئەوە بەهۆی گوناه و تاوان و ناتەواوی ئیسلامیەتێکەوەیە وەکو ئەو شکستەی کە لە جەنجی ئوحوددا تووشی یارانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو کە سەرپێچی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم مەگەرنا خۆ خوددا خۆی دەفەرمێت إنا لننصر رسلنا والذين آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد. سورة غافر آياتي 51. واتا بێگومان ئێمە یارمەتی پەیامبەران و ئەوانەش بڕوایان هێناوە ئەدەین و لە ژیانی دنیادا بەسەر دژمنانیاندا سەریان ئەخەین. سەرخستنی پەیامبەران و بڕواداران ئەوەیە و لەو ڕۆژەشدا کە شایەتیدان کە پێغەمبەران و فریشتەکان هەڵ ئەسن و ڕاز دەبنەوە بە شایەتیدان لەسەر ئەوانەی کە درۆیان لەسەر خوا کردووە یان ئەوەی فەرموویەتی ولقد سبقت كلمتنا لعبادنا المرسلين إنهم لهم المنصورون وإن جندنا لهم الغالبون. سورة الصافات آياتي 170 تا آياتي 173. واتا براستي لبابت بندا نێردراوەکان مانەوە بڕیارمان دەرچووە کە بەڕاستی هەر ئەوان و شوێنکەوتوان یان یارمەتی دەدرێن هەم بە بەڵگا هەم لە جەنگدا بێگومانیش بە هەر لەشکری خوازاڵ و سەرکەوتووە بەسەر دوژمناندا ویان لەو چیرۆکانەی کە خوددا لە بەسەرهاتی پەیامبەران و شوێنکەوتوان یان و سەرکەوتن یان و ڕزگارکردنیان وەلووتشکاندن و شکستی دوژمنانیان باسی کردووە پند و ئامۆژگاری هەیە بۆمان و خودداش زاناترە. جا ئەگەر وترا فەرمایشتی خودای تەعالا يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم. سورة المائدة آياتي 54. واتا أي أو كساني باورتان هناوا هر کەسێکتان لە ئاینی خۆی پاشگەز بێتەوە وەرگەڕێ
جاخوا لە مەولا کەسانێکی دێنێ ئەوەندە بە فەرمانی دەبن و خۆشی دەوێن ئەوانیش ئەویان خۆش دەوێت و لە ئاستی خاوەن باوەڕاندا خۆ بە کەمزان و بەسۆزن و بەرامبەر کافراندا خۆ بە گەورەزان و سەربڵند و توند و تیژ و بە هەڵمەتن و بۆ ڕەزامەندی خواشت تێدەکۆشن و جەنگ دەکەن و لە شەڕ و لۆمەی لۆمەکارانیش ناترسن و باچیان نییە گوتەیەک بۆ ئەو سەدەیە هەر وەک فەرمایشتی خودای گەورە دەفەرمێ وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون سورة النور آياتي 55 واتا بێگومان خوددا بەو کەسانەتان بەڵێنی داوا کە بڕوایان هێناوە و کاری چاکەیان ئەنجام داوە کە لەم زەمینەدا بیان کات بەجێنشین کلیلی دەسەڵاتداری دنیایان تەسلیم بکاو و بیان کات بە خەلیفەی ڕووی زەوی هەروەکو مسلمانانی پێش ئەوانی کردا جێنشین و ئەمەش پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ڕوونی کردەوە کە ئەوانە خەڵکی یەمەنن ئەوانەی هاتنە نێو ئیسلامەوە لە کاتێکدا هەرچی پاشگەز بوویەوە لە عەرەب پاشگەز بوویەوە هەروەک بەڵگەشە بۆ ئەوەی لە کۆتا زەماندا ئیماندار نامێنێت خۆوتراویشە فەرمایشتی خودای گەورە یا ئەیوهە الذین ئامنوا گوتارە بۆ هەموو کەسێک کە قورئانی پێگەیشت بێت لە ئیمانداران هەروەک باقی هاوشێوەکانی ئەم دەربڕینە بەمانایەکی تر بڕگەی یا ئەیوهە الذین ئامنوا بۆ هەموو ئیماندارێکە لە هەموو سەردەم و شوێنێکدا وەک چۆن خوددا دەفەرمێت يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق سورة المائدة آية 6 واتا أي أواني باورتان هناوا هەر کەویستان هەڵسن بۆ ئەنجامدانی نوێش و هاوشێوەکانی ئەمە پێش گفتارێک بوو جا هەرواش فەرمایشتی پەروەردگارمان وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون سورة النور آياتي 55 واتا بێگومان خوددا بەو کەسانەتان بەڵێنی داوا کە بڕوایان هێناوە و کاری چاکەیان ئەنجام داوە کە لەم زەمینەدا بیان کات بەجێنشین کلیلی دەسەڵاتداری دنیایان تەسلیم بکا و بیان کات بە خەلیفەی ڕووی زەوی هەروەک مسلمانانی پێش ئەوانی کردا جێنشین بۆ هەموو سەردەم و کات و شوێنێکە هەردوو باسی ئاەتەکان ڕوویان داوە و ڕوژ دەدەن هەرچۆن خۆی گەورە خۆی هەواڵی داوە جا بە دڵنیاییەوە ئەگەر خەڵکانێک لە ئیسلام هەڵگەڕێنەوە ئەوە یەقینەن خودای گەورە خەڵکانێک ئەهێنێت کە خۆشیان دەوێت ئەوانیش تێکۆشان و جیهاد دەکەن لە پێناویدا کە ئەوانیش گرۆی سەرکەوتون طائفە المەنسوورە تاوەکو ڕۆژی قیامەت ئەمەشمان بۆ ڕوون دەبێتەوە لە ڕوانگەی دەربڕینی فەرمایشتی نەهیکردن لە دۆستایەتی کافران و بێبڕوایان جاخوای تەعالە دەفەرمێت يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم إن الله لا يهدي القوم الظالمين فترى الذين في قلوبهم مرض يسارعون فيهم يقولون نخشى أن تصيبنا دائرة فعسى الله أن يأتي بالفتح أو أمر من عنده
فيصبحوا على ما أسروا في أنفسهم نادمين ويقول الذين آمنوا أهؤلاء الذين أقسموا بالله جهد أيمانهم إنهم لمعكم حبطت أعمالهم فأصبحوا خاسرين يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم. سورة المائدة آياتي 51 تا آياتي 54 واتا ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە جوولەکە و گاور مەکەنە دۆست و پشتیوانتان چونکە هەندێکیان پشتیوان و یارمەتی دەری هەندێکیانن لەبەر ئێوەش دەست لە دینی خۆیان هەڵناگرن گشتیشان بۆ ئێوە دەبنە یەک دەستە و یەک بەستە و لە ڕۆژی خۆیدا گەلە کۆمەتان لێ دەکەن و هەر کەسێکیشتان دۆستایەتیان لەگەڵ بکا و بیان کات بە یارمەتی دەر و دۆستی خۆی یان هاوکاری بکات دژ بە موسڵمانان و هاوڕێیان بکات بێشک ئەو کەسە هەر لەوانە و بەواندا دەنرێت بێگومان خوددا هیدایەت و ڕێنمایی گەلی ناحەق و ستەمکار ناکات دیارە ئەوانە کە دەبنە دۆست و هاوکاری جوولەکە و فەلا سنووری خوددا دەبەزێن و ستەمکارن خوش هاوکاری خەڵکانی واناکات دەبینی کە لە دڵیاندا بەرامبەر بەدینی ئیسلام گومان و نەخۆشی هەیە وەکو عەبدوڵڵای کوڕی ئوبەیە و هاوشێوەکانی و بۆ بەدۆستبوونیان پەلە و تیژڕەوی دەکەن و خۆ دەچێشنە ناویانەوە و ئەمە دەکەنە بیان و دەڵێن دەترسین دووچاری بەڵاو ڕووداوێک ببین بۆیە دەیانکەینە دۆست و پشتیوان و ئاشنای خۆمان شاید ڕۆژێک موسڵمانەکان لە جەنگەکاندا سەرکەون ئەوسا ئێمەش هیچ پەنایەکمان نەمێنێ خاوەن نامەکان دەکەینە دۆست با لەو ڕۆژە دژوارەدا پەنامان بدەن و یارمەتیمان بدەن و بێگومان خوا بەم زوانە دەرگای خێر و سەرکەوتن لە پەیامبەر صلی الله علیه وسلم و موسڵمانان دەکاتەوە ئەوە بوو مەککە ئازاد بوو جوولەکەی بنی قوڕەیزە ڕیسوا بوون یان فەرمانێک لەلایەن خۆیەوە دەربکات بۆ ئابڕووبردنی ناپاکان وەکو دانانی سەرانە و جزیە لە سەریان ئەوسا ئەو تاقمە دووڕوو ئیمان لاوازانە لەسەر ئەو کارە دزێ و نیازە گڵاوەیان کە لە دڵدا شاردبوویەوە و پەشیمان ببنەوە ئەوسا کە پیرۆزی هات ئەوانش کە بڕوایان هێناوە بەسەر سوڕمانێکەوە بە گاور و جوولەکە دەڵێن ئاخۆ ئەمانە بوون کە زۆر بەتوندی سوێندان بە خوددا دەخوارد کە هەتا سەر لەگەڵتان و پشتوانتانن کەچی خوا سڕی هەڵماڵین و دەری خست کە درۆیان لەگەڵ کردن و ئەو کارانە ئەوان کردیان بە فیڕۆچوون و لە دوایشدا هیچ سوودیان وەرنەگرت و بەڵکو زەرەرمەند بوون ئەی ئەو کەسانەی باوەڕتان هێناوە هەر کەسێکتان لە ئاینی خۆی پاشگەز ببێتەوە وەرگەڕێ جاخوا لە مەولا کەسانێک دێنێ ئەوەندە بە فەرمانی دەبن و خۆشی دەوێن ئەوانیش ئەویان خۆش دەوێت و لە ئاستی خاوەن باوەڕاندا خۆ بە کەمزان و بەسۆزن و بەرامبەر کافراندا خۆ بە گەورەزان و سەربڵند و تند و تیژ و بە هەڵمەتن و بۆ ڕەزامەندی خوا تێدەکۆشن و جەنگ دەکەن و لە شەڕ و لۆمەی لۆمەکارانیش ناترسن و باچیان نییە و ئەو خۆشەویستی و تێکۆشانە فەزل و بەخششی خوددایە بە هەر کەسێک بیەوێت دەیدات و خوش فەزل و میهرەبانی فراوانە و زۆریش زانایە دەزانێت کێ شایستەی ئەو بەخشندەیەیە جاڕوونە کە ئەوانەی باسکراون کە نابێ ئیمانداران دۆستایەتی و پشتیوانی و سەرخستنیان بۆیان هەبێت یەهود جوولەکە نەسارا گاور و خاچپەرستەکان و ئەوانش کە لە ئاەتی ئەڕیدەدا واتە هەڵگەڕاوە و دەرچوون لە دین خۆیان موسڵمانن بەڵام خۆیان کافر دەکەن ڕوون و ئاشکرایە کە ئەمە بەردەوامە لە هەموو سەدەکانی تەمەنی ئومەتدا جاخودا کاتێ نەهی کردووە کە پشتیوانی کافران بکرێت ئەوەشی ڕوون کردوتەوە ئەوانەی کە ئەم گوتەیان لەگەڵ وتراوە ئیمانداران ئەگەر پشتیوانی کافران بکەن ئەوە لەوان لە کافران دەبن پەنامان بەخوا ڕوونی کردوتەوە ئەوەشی پشتیوانیان بێت و هەڵگەڕاوە و مرتەد بێتەوە لە ئیسلام ئەوە هیچ زیانێک بە ئیسلام ناگات بەڵکو خواجان خەڵکانێک دەهێنێت کە خۆشیانی دەوێت و خۆشیان دەوێت و پشتیوانی ئیمانداران دەکەن نەک کافران و جیهاد و تێکۆشان دەکەن لە ڕێگای خوددا ناشترسن لە لۆمەی لۆمەکاران
هەروەک خودای گەورە کە خاوەندە سەڵات و دانا و کاربەجێیە دەفەرمێت أولئك الذين آتيناهم الكتاب والحكم والنبوة فإن يكفر بها هؤلاء فقد وكلنا بها قوما ليسوا بها بكافرين. سورة الأنعام آياتي 89. واتا اینجا ئەگەر ئەمانە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافر و بێبڕوا بن بە پێغەمبەرێتی تۆ بە ئاەتەکانمان ئەوە بەڕاستی ئەو کارە دەدەینە دەستی تاقم و گەلێکی تر وەکو ئەنسار و مهاجر ئەوان کافر و بێبڕوا نابن پێی و دەشی پارێزن و تەسلیمی دەبن. جا ئەوانەی کە ناهێنە نێو ئیسلامەوە ئەوانەش کە دەردەچن لێی و دوای ئەوەی لە نێو ئیسلامدا بوون هیچ زیانێک بە ئیسلام ناگەێنن بەڵکو خوددا لە ئیمانداران هەڵدەستێنێت بەکارکردن بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی نێردرا و ئاینەکەشی سەردەخات تاوەکو قیامەت. هەروەهاش بوو کە خەڵکی یەمەن ئەوان لەو کەسانە بوون کە خوددا هێنایە کایەوە لە کاتێکدا ئەوەی هەڵگەڕاوە لە ئاینی ئیسلام. ئەوەش بزانین کە ئاەتەکە تایبەت نییە بۆ ئەوان و هیچ بەڵگەیەک نییە لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەو ئاەتە تایبەت بکات بە ئەوانەوە بەڵکو خوددا هەواڵی ئەوەشی داوە کە جگە لە خەڵکی یەمەنیش بهێنێتە کایەوە. بۆ نمونە ڕۆڵەکانی فارس پاش ئەوان کە هاتنە نێو ئیسلامەوە بەڵکو خودای تەعالا دەفەرمێت يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل إلا تنفروا يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير. سورة التوبة آياتي 38 تا آياتي 39. واتا أي أواني باورتان هێناوە چیتانە کە پێتان دەگوترێت ڕاپەڕن و بسنە جیهاد لە ڕێگەی خوددا لەشگران و تەمبەڵ دەبن و بە زۆر خۆ دەنووسێنن بە زەویدا و دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکەون بۆ غەزای تەبوک ئاخۆ لەبەر ئەوە بێ کە ژیانی ئەم دنیایەتان لە قیامەت پێ باشتر بێ جا ئەگەر لەبەر ئەوە بێ خۆژیانی ئەم دنیایە لە چاوژیان و گوزەرانی دواڕۆژدا شتێکی زۆر کەمە و بێبایەخە. ئەگەر گشت بەجارێکەوە و مەیدانی جیهاد لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕانەپەڕن و دەرنەچن خوا سزایەکی ئێش پێگەیەنەرتان ئەدا و دوژمنیش زاڵ ئەکات بەسەرتاندا ئێوە لادەبا و خەڵکانێکی تێردەخاتە جێگاتان ئەوجا ئەوانە وەکو ئێوە نابن و دیفاع لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەن و وەڵامی دەدەنەوە بۆ جیهاد خۆ بە دواکەوتنیشتان لە جیهاد ناتوانن بەرهەڵستی بوەستن و هیچ زۆرە زیانێکی پێ بگەێنن وەخواش بەسەر هەموو شتێکدا بەتوانایە دەتوانێت لە ناوتان ببات و خەڵکی تر بهێنێتە جێگاتان و ئەمەش بە هەمان شێوە گوتارە بۆ هەموو سەردەمێک و سەدەیەک بە دڵناییشەوە ئەم هەواڵەشی تایە کە هەر کات کە کەسانێک سستی و خاوی و تەمەڵی و تەوەزەڵی بکەن لە جیهاد ئەوە سزایان دەدات و دەیانگۆڕێت بە کەسانێک کە هەڵدەستن بە جیهاد و تێکۆشان و ئەمەش خودی واقعە بە هەمان شێوە گوتەی خوای پەروەردگار لە فەرمایشتێکی تردا ها أنتم هؤلاء تدعون لتنفقوا في سبيل الله فمنكم من يبخل ومن يبخل فإنما يبخل عن نفسه والله الغني وأنتم الفقراء وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم. سورة محمد آياتي 38. واتا ئەوە ئێوەن بانگ دەکرێن ئەی مسلمانان بۆ ئەوەی ماڵ و سامانتان لە ڕێگەی خوددا ببەخشن و بچنە جیهاد جا هیوا هەیە چروکی دەکات و ماڵی بەخت ناکات و ئەگەر هەر کەسێکیش چروکی بکات ئەوە هەر لە خۆی چروکی دەکات وەخواش دەوڵەمەندە و ئێوەش هەژار و محتاجن بە و وەخوا دەیەوێت ئێوە بەشان و شەوکەت بن بۆیە ماڵ و سامانتان پێ بەخت دەکات
نەک لەبەر ئەوە بێت سوود و کەڵکی بەو بگات وەخوا شەڕەفی هەڵگرتنی ئەم پەیامەی بە ئێوە داوە ئەبێ ئێوەش لە پێناویدا جیهاد بکەن و سامانتان بەخت بکەن خۆ ئەگەر لەم دینە پشت هەڵبکەن و ئامادە نەبن بۆ جیهاد و چروک و پیسکە بن لە بەخشینی ماڵ لە ڕێگەی جیهاددا ئەو کات خوای گەورە ئێوە دەگۆڕێت بە قەوم و گەلێکی تر و ئەو شەڕەفەتان لێ دەسێنێتەوە ئەوسا ئەوانیش وەک ئێوە نابن جا بۆیە خوای پەروەردگار هەواڵی ئەوەی پێداوین کە هەر کەس پشت هەڵبکات لە جیهاد و تێکۆشان بە گیانی خۆی و واز بهێنێت لە ماڵ بەخشین لە ڕێی پەروەردگار ئەوە خوددا دەیانگۆڕێت بە کەسانی تر کە ئەو کارانە بکەن جا ئەمە حاڵی ترسنۆک و ڕەزیل و چروکانە خوددا دەیانگۆڕێت بە کەسانێک کە ئاینی ئیسلامیان پێسەر دەخات و دەشبەخشن لە پێناویدا جا حاڵی ئەو کەسە چۆنی لێبەسەر بێت کە لە بنەڕەتی ئیسلام هەڵدەگەڕێتەوە بۆیە خوا خەڵکانێک دەهێنێت خۆشیانی دەوێت و ئەوانیش خودایان خۆش دەوێت کە ملکەت بن بۆ ئیمانداران بەهێز و بەزەبریش بن بەرامبەر بە کافران کە تێدەکۆشن و جیهاد دەکەن لە پێناو خودای پەروەردگار و لە لۆمەی لۆمەکارانیش ناترسن جا ئەمە لە سیفەتی زانایانە پەرستن و کوشتن جیهاد و ماڵبەخشین لەگەڵ چوار کۆمەڵەکەی تری ئیمانداران تێکۆشەر و مجاهیدی سەرکەوتوو تاوەکو ڕۆژی دوایی هەرچۆن خەڵکی تایاندا هەیە کە هەڵگەڕێتەوە و هەشە ناپیاوی و تەمەڵی دەکات لە جیهاد و تێکۆشان هەشە چروکی و ڕەزیلی دەکات لە ماڵبەخشیندا و بە هەمان شێوە فەرمایشتی پەروەردگار وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون سورة النور آياتي 55 واتا بێگومان خوا بەو کەسانەتان بەڵێنی داوە کە بڕوایان هێناوە و کاری چاچیان ئەنجام داوە کە لەم زەمینەدا بیان کات بە جێنشین و کلیلی دەسەڵاتداری دنیایان تەسلیم بکات و بیان کات بە خەلیفەی ڕووی زەوی هەر وەک مسلمانانی پێش ئەوانی کردە جێنشین و ئەو دین و ئاینەش خوا خۆی بۆی پەسند کردوون ڕیشەدار و سەقامگیر و سابت و دامەزراو دەکات بۆیان و ترس و بیمەکەشیان بۆ دەگۆڕێت بە ئارامی و ئاسوودەیی ئیتر ئەو کاتە تەنها من بپەرستن و هیچ شتێک نەکەنا هاوبەشم و ئەوسا هەر کەسیش پاش ئەو کافر بوو ئەوانە فاسق و دەرچوون لە سنووری شەرع جا ئەمە بەڕاستی بەڵێن و پەیمانێکی شایستەیە بۆ کەسێک کە بەو وەسفاتە وەسف بکرێت و هەر کەسێک خۆی بەو وەسفاتە جوان و قەشەنگ بکات جا بۆیە کە ئەوانەی سەرەتا بەو وەسفانەوە خۆیان جوان کرد و بەپێی ئیمان و کردارە چاکەکانیان و هەر کەسێکیش دوای ئەوان هات تاوەکو باوەڕی تەواوتر و کاری باشتر بێت ئەوە بەسەرداکردن و جێنشینکردنەکەی کە باس کراوە باشتر و تەواوتر دەبێت خۆ ئەگەر کەم و کورتی تێدا بێت ئەوە لە هێز و سەروەریکردنەکەشیاندا کەم و کورتی دەبێت و ئەمەش پاداشتی ئەو کردەوانەیە جا هەر کەسێک بەو کارە هەستا ئەوە شایستەی ئەو پاداشتەیە بەڵام ئەفسوس هیچ سەدەیەک نەما وەکو سەدەی یەکەمی ئیسلام جا بۆیە هیچ سەدەیەکیش هێز و دەسەڵاتی وەکو سەردەمی یەکەم نابێت بۆیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دەفەرمێ باشترین سەدەکان ئەو سەدەیە کە نێردرام تیایاندا دواتر ئەوەی پاش ئەوان دێن دواتر ئەوەی پاش ئەوان دێن بەڵام دەکرێت ئەمە بۆ هەندێک خەڵکی سەدەکە بوترێت هەرچۆن ئەمە ڕوودەدات بۆ مسلمانان لە هەندێک ڕووەوە هەرچۆن ئەوە زانراوە لە هەموو کاتێکدا مەبەست دەکرێت ئەو باشبوونە بۆ هەندێک خەڵکی سەردەمێک بێت هەرچۆن لە هەموو زەمانێکدا ڕوودەدات کە هەندێک لە مسلمانان باشترین بن خوش زاناترا ئەمما فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێت خدا بایەک هەڵدەکات و گیانی هەموو ئیماندارێک دەکێشێت جا لەم کاتەدا بابەتی ئەڕیددا هەڵگەڕانەوەی تایە بەڵکو مردنی ئیمانداری تایە بۆیە نەیفەرموو ئەگەر هەموو ئیماندارێک مرد تاکو خدا بیانگۆڕێت بە کەسانی تر بەڵکو ئەو بەڵێنەی کە داوێتی بۆ کاتێکە کە هەندێک لە دینەکەی هەڵگەڕێتەوە و ئەوەش لەو دەقانەیە کە دەکرێتە بەڵگا بۆ ئەوەی کە هەرگیز ئەم ئومەتەی ئیسلام کۆنا بێتەوە بەگشتی لەسەر گومڕایی هەروەها هەرگیز بەگشتی مرتد نابێتەوە بەڵکو دەبێ خدا هەمیشە لە ئیمانداران دەهێڵێتەوە و دیار و ئاشکران هەتاوەکو هەستانی قیامەت
خۆ ئەگەر هەموو ئیمانداران مردن ئەو کاتەش قیامەت هەڵدەستێ و ئەمەش هەر چۆن لە فەرمایشتی زانستدا هاتووە بە دڵنیاییەوە خوددا زانست هەڵناگرێتەوە کە هەڵی بگرێتەوە لە نێو خەڵکیدا بەڵکو هەڵدەگەڕێتەوە بە مردنی و بردنەوەی زانایان جا کە زانانەما ئەوە خەڵکی سەرکردە و سەرانێکی نەزان دادەنێن جا پرسیاریان لێ دەکەن ئەوانیش بە بێزانست فتوا دەدەن جا سەرکردە و سەرنەزانەکان گومڕا دەبن و خەڵکەکە گومڕا دەکەن کە فەرمودەکە بەربڵاوە لە سەرچاوە ڕاستەکاندا لە فەرمودەی عەبدوڵڵای کوڕی عومەر خوا لێ ڕازی بێ لە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمووی خۆ ئەگەر وترا خۆ فەرمایشتی فەرمودەی ئیبن مەسعودەوە جگە لەویشدا دەفەرمێت شەوێک بەسەر قورئاندا دێت کە هیچ ئاەتێک لە نێو پەرتووکەکەدا نەماوە و هیچ ئاەتێکی لە سنجی خەڵکدا نامێنێت و ئەمەش پێچەوانەی ئەوەیە جا لە وەڵامدا دەوترێت بەڕاستی وانییە کە ئەگەر زانست هەڵگیرایەوە قورئانیش هەڵدەگیرێتەوە لە هەمان کاتەدا بە بەڵگەی فەرمودەیەکی تر ئەما کاتێکە زانستی تێدا هەڵدەگەڕێتەوە جا هەندێک لە ئەنسار وتیان چۆن هەڵدەگەڕێتەوە خۆ ئێمە خوێندومانەتەوە و بەژن و منداڵەکانمان خوێندووەتەوە جا فەرمووی ئەی لەبەر دایک بچوویتایە خۆ تۆ لەوانەی کەوام دانا لە زانایانی شاری مەدینە بیت ئایا تەوڕات و ئینجیل لە لای جوولەکە و گاورە خاچپەرستەکان نەبوو چ سوودێکی پێیان گەیاند جا ئەمە ئەوەی ڕوون کردەوە کە تەنها و تەنها لە بەرکردنی قورئان نییە کە زانست بهێڵێتەوە لە کاتێکدا منافق و ئیماندارانیش قورئان دەخوێنێتەوە هەروەها کەسانێکیش دەیخوێننەوە کە هیچ خوێنەواری و زانستیان نییە تەنها بە خۆزگە نەبێ هەر بۆیە حەسەنی بەسڕی دەفەرموێ زانستی شەرعی دوو زانستە دوو جۆرە زانستێک کە لە دڵدایە زانستێکیش کە لەسەر زماندایە جا زانستی نێودڵ زانستی بەسوودە و زانستی سەرزارەکیش بەڵگەی خودایە لەسەر بەندەکانی جا ئەگەر خوددا زانایانی بردەوە ئەو کات کەسانێک دەبن کە قورئان دەخوێننەوە بەبێ زانست و تێگەیشتن ئەو کاتەیە کە ئەو شەوەی بەسەردا دێت کە لە پەرتووک و سنجی خەڵکدا نامێنێت یان ئەگەر وتیان خۆ لە فەرمودەی حوذەیفە کە لە هەردوو صحیحی بوخاری و مسلمدا هاتووە کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عەلەیه وسلم باسی هەڵگرتنەوەی ئەمانەتی کردووە بۆیان کە پیاوەکە هەر ئەوەندەی سەرخەوێک دەشکێنێت ئامانەت لە دڵیا دەردەکێشرێت شوێنەوارەکەی لە دڵیدا وەک خاڵێکی لێدێت پاشان سەرخەوێکی دیکە دەشێنێت و ئامانەت لە دڵیدا دەردەچێشرێت تاوەکو شوێنەوارەکەی لە دڵیدا وەک تلووقێکی لێدێت وەک چۆن پشکۆیەک خلۆرکەیتەوە بەسەر قاستا و تڵۆقە بکات دەبینیت بەرز بۆتەوە و هیچیشی تیانە دەوترێت خۆ هەڵگرتنەوەی ئەمانەت و ئیمان هەڵگرتنەوەی زانست نییە خۆ مرۆڤی وا هەیە ئیمان دەهێنێت بە زانستی کەم و کورتەوە جا لە نمونەی ئەم ئیمانە دەکرێت لە سنجی هەڵبگیرێتەوە وەک نمونەی ئیمانی بەنی ئیسرائیل لەو کاتەی کە چاویان بە گوێرەکە ئاڵتونیەکە کەوت ڕێک ئیمانیان بەخوا نەما و هەڵگەڕانەوە بەڵام ئەو کەسەی کە زانستی وەرگرت لەگەڵ ئیماندا ئەو ئیمانە لە سنجی هەڵناگیرێتەوە لە نمونەی ئەمەش هەرگیز لە ئیمان هەڵناگەڕێتەوە بە پێچەوانەی ئەوەی کە تەنها قورئانی پێیە یان تەنها ئیمانی هەیە بێ زانست و تێگەیشتن جا ئەمە ئەکرێ هەڵبگەڕێتەوە جا ئەمەش واقعە بەڵامەکو زۆربەی ئەوانەی کە دەبینن تووشی هەڵگەڕانەوە دەبن لە ئاینی ئیسلام ئەوانن کە قورئانی پیرۆز دەزانن بەبێ زانست و تێگەیشتن و بەبێ بڕوایی یان ئەوەی ئیمانی هەیە بەبێ زانست و قورئان بەڵام ئەوەی قورئان و ئیمانی پێکەوە هەڵگرت بێت ئەوە زانستی پێدەبێت ئەمە ئیمان و باوەڕ لە دڵیدا هەڵناگیرێتەوە خواش زاناترە خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی
زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنای دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنای دەنجی